بەڵێتر لەگەڵ دەستپێکی شەڕ لە نێوان ئیسرائیل و حەماس سەرنجەکان لەسەر شەڕی ئۆکرانیا و رووسیا هەڵگیراون بە تایبەتی کە ئەو شەڕە لە ماوەکانی ڕابردوودا سەرنجی کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی بەلای خۆیدا ڕاکێشا بوو. ئێستا کۆمەڵێک پرسەیە لە نێوان رووسیا وڵاتانەوە کە ئەمریکا نیگەرانە لەو جموجۆڵانەی کە رووسیا لە ماوەی ڕابردوودا دەستی پێکردو بە تایبەتی هەکارکە سەرۆکی رووسیا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێشووتر چۆن سیاسەتی کرد ئێستا خەریکە پێچەوانەی دەجوڵێتەوە ئەو جەمسەربەندیە خەریکە تێک دەشکێنرێ لە ئاستی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بەڵام ئەمانش کاریگەریەکی لەسەر ئەنجامەکانی شەڕ و بەگشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت. لەگەڵ میوانەکەمان قسە دەکەین بەڕێز ڤەدیم مەکەرێنکە چاودێری سیاسی کە لە مۆسکۆوە لەگەڵمانە. بەڕێز ڤەدیمم کاتت باش، سپاس کە لەگەڵمانی. بله برس ودیم که افکار مگوتی سردانا روسیه و هبونا روسیه لدوره چه هبونه که سربازی به چه هبونه که سیاسی دیپلماسی حتی حوالگیری و بازرگانی جیبه. یعنی سردانا ولادیمیر پوتین سروکی روسیه دوی توقیته دا بروشالات ناوین جویان دیگر دولت به باندور عربی امارات و سعودیه کو شر غزه هي بگمان هفرکی هریمی هي تو بچه بدگرینی گلو بڕوام وایە ئەمە سەردانێکی زۆر گرنگە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمە ساتێکی زۆر گرنگە لە بەرەو پێشوە چوونی دۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێگەی سەرۆک پوتین لەم دۆخەی ئێستا هەیە زۆر گرنگ و زۆر پێویستە لەبەر ئەو پێگەی کە رووسیا هەیەی بێگومان لە ناوچەکەدا. ڕەنگە ئەمە زۆر ئاسان نەبێت بۆ ئەوەی ئەم کێشانەی ئێستا هەند چارە سەر بکرێن کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستن، بەڵام بەبێ پەیوەندیەکی نزیک لە نێوان وڵاتانی سەرەکی لە نێوان رووسیا و سعودیا و هەروەها لە نێوان رووسیا و ئیمارات و وڵاتانی دیکەەوە وەکو ئێران ئەستەمە بتوانانی ئەم کێشانە چارەسەر بکەین. بۆیە زۆر گرنگە پەیوەندی ڕۆژانە هەبێت لە نێوان ئەو وڵاتان لەسەر ئاستی باڵا. بەڵێ دەگوترێت کە لەگەڵ دەستپێکی شەڕ لە نێوان ئیسرائیل و حەماس هاوکاری وڵاتان بە تایبەتی ئەمریکا بۆ ئۆکرانیا کەم بۆتەوە. ئەمە لەلایەکەوە بە قازانجی رووسایە، لەلایەکی دیکەوە دەتوانێت رووسیا جموجۆڵەکانیشی لە ناوچەکەوەکو دەستی پێکردووە ئامانج و دەستکەوتی دیکەی لێ هەبێت. ئایا ئەمە کاریگەری لەسەر بابەتی رووسیا پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکا وڵاتانی دیکە و شەڕی ئۆکرانیا و رووسیا دەبێت؟ پرسیارەکە سەبارەت بەوە نییە کە رووسیا سوود لە دۆخەکە دەبینێ یا خۆتنا لە نێوان ئەو شەڕێ لە نێوان حەماس و ئیسرائیل هەیە، بەڵکو پرسەکە ئەوەیە چۆن ئەم دۆخە چارەسەر بکرێت، چۆن ڕێگا چارەیەک ببینینەوە لەم دۆخی کە ئێستا هەیە دەربچین. سەبارەت بە رووسیا وەکە هەر وڵاتێکی دیکە لە ناوچەکە کێشەیەکی زۆر گەورەیە و ئەمە کارێکی زۆر گەورەیە کە ئالنگاریەکە لە بەردەم ئەو چۆن بتوانین لەم دۆخەی کە هەیە دەربچین و چارەسەر بکەین، چونکە ئەمە زۆر کارە ساتبارە بۆ خەڵکی فەڵەستین، بۆیە زۆر گرنگە ڕێگە چارەیەک ببینینەوە لەم دۆخە هەیە دەربچین. بله برس ودیم هەڵبەت ئەمریکا و رووسیا وەکە دوو زلهێزین جیهانی وەکە خودی نفوس و هەبوونێکە بەرفرە لە دەڤەرێ بێگومان لەسەر چارەسەرکردنا پرسگرێکین وڵاتین دەڤەرێ تایبەتیین سووریێ بەردەوام لە جبهە هاوڵاتیە نێودەوڵەتی مافێ ڤیتۆ لە دژی پروژه بریارین هفدو بکارتینن حتی مجارا اگر بست مروی الغزه حتی سر روش غزه جیوان دو آلیان بردوام ویتو لدیجی هفدو بکارتینن. یعنی اف هر دو آلیان سرکه کو باندوریان لدوره هی لدیجی هفدو نبو چاره سرکن روشه بدید ناته که روسا بید روش خرابتر نبید شر غزه برفرهتر نبید. بێگومان ئەمریکا وڵاتێکی زۆر گرنگە لەبەر ئەو توانایی کە هەیەی لەبەر ئەم دەوڵەمەندیە و ئەو پێگەی لە جیهاندا هەیەی، بەڵام ئەمڕۆ ئەمریکا یەکێکە لەو وڵاتانەی کە زۆربەی کێشەکان ڕێگری لێ دەکات لەوەی چارەسەرێکی دروستی بۆ بدۆزرێتەوە. بۆ نمونە تۆ باسی ئەوەت کرد لە سووریا، لە سووریا ئەوان هەموو شتێکیان وەستاندووە و دۆخەکەیان چەقبەستوو کردووە، نانەوێت هیچ لایەنێک بگرن و بەرەو هیچ کوێیەک بڕۆن. بۆیە ئەوەی کە پرسەکە ئەوەیە چی لەوێدا چی ڕوودەدات، ئەوەی کە دەگوزارێت چییە؟ فەڵەستینیەکان هەوڵ دەدەن کێشەکە بە تەنیا چارەسەر بکەن. بێگومان ڕەنگە پلانێکی ئەمریکی لە سەردەمی سەرۆکی
ترامپ باشتر بوو بێت بەڵام ئێمە خەڵکی فەڵەستینمان بینیوەوە نەیان توانیوە بگەن بە دەوڵەتی خۆیان خاوەنی دەوڵەتە خۆیان نییە بۆیە تاکە چارەسەر بۆ ئەو دۆخەیەکە هەیە دەوڵەتی فەڵەستینەوە زۆر پێویستە و ئێستاش تەواو ڕوون بۆتەوە بەبێ ئەمە کێشەکان چارەسەر نابن و ئەستەمە بتوانین دۆخەکە چارەسەر بکرێتەوە من هیواخوازم سەرۆک پوتن بتوانێت و هەوڵ بدات چارەسەرێک بدۆزێتەوە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەقامگیرتر بکات بۆ ئەوەی چی دیکە هێز بەکار نەهێنرێت و هەروە هەوڵ بدات دەوڵەتێک بۆ فەڵەستین ڕابگەێنێت. زۆر باشە بەڕێز بەدی ماماژەتان بە ڕۆڵی ئەمریکا کرد لە سەردەمی دۆناڵد ترامپدا کە کۆماریەکان لەسەر کاربوون سیاسەتەکانی ئەمریکا جیاوازە لە سەردەمی جۆ بایدن پێتان وایە ئەگەر ئەم شەڕ و ئاڵۆزیانە درێژە بکێشێت تا هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا و جارێکی دیکە ئەگەر کۆماریەکان بێنەوە سەرکار و جۆ بایدن لە دەسەڵات نەمێنێت هیچ لە سیاست بەرامبەر بەم دوو وڵاتت دەگوزارێت هیچ لە بارودۆخەکە دەگۆڕدرێت ئایا ئەم کێشانە چارەسەر دەبن هەم پرسی غەزا و فەڵەستین و ئیسرائیل هەم بابەتی ئۆکرانیا و رووسیا؟ ئەمە دۆخێک بووە کە ئێمە ڕووسی پەیوەندیەکی زۆر باشترمان هەبووە لەگەڵ حزبی کۆماریەکان وەک لەوەی لەگەڵ دیموکراتیەکان کە هەمانە نازام زۆر سەختە بۆ ئەوەی شی بکەمەوە لەبەر چی ئەمە ڕەنگە دیموکراتەکانی ئەمریکا زۆر ئایدۆلۆژیکەڵ بن و زۆر کە لە ڕق بن ئەوە ئامادە نەبن چارەسەرێکی کردەیی بدۆزنەوە بۆ هەندێک دۆخ بۆی منی هیوادارم ئەگەر کۆماریەکان لە نووسینگە بن و بێنە سەر دەسەڵات جاری داهاتوو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستتر باشتر دەبێت ئێمە هیواخوازین کەوا بێت. برز بدیم هەگەر ینی بصراحەت پرسامە بەرسف بدەی ئەمریکا و رووسیە بەرپرسن لەبەر سیستەمی ئیدارەکردنا vê cîhanê asayişa cîhanî ew her du alî bêguman bi dehan salan hevrikê li ser hevdû dikin şerresar bîrateye û niha jî digel bi nihara ji gelek dijwar û tundtir e dibe sedemê serekê van hemû pirsgirêkan şerê Ukrayna, şerê Sûriye, şerê Geze û pirsgirêkên Rojhilatê Navîn û Rojhilatê Asya û Efrîqa û heta dîmahîkê hemû dijberiya van her du hêzan bin nebûna îradeyeke hevbeşa van her du hêzan bin ku rewşê çareser bikin heker her hûsa biçît wê cîhan berevkî veçît gelû wê her biteqît top ڕاست دەکەی ئەمە زۆر گرنگە بۆی پەیوەندیەکی باش هەبێت لە نێوان رووسیا و ئەمریکا ئەگەر پەیوەندیەکی باشتریان هەبێت ئاسانترە بۆ ئەوەی هەموو ئەم کێشە هەرێمیانە چارەسەر بکرێت هەموو ئەم شەڕە هەرێمیانە و ناوچەیانە چارەسەر بکرێت بۆ نمونە لە 1970کان کاتێک رووسیا و ئەمریکان پەیوەند لە ئاستی باڵاوە و کارێکی باش بوو بینیمان ئاروە ئەو جەنگەی کە هەبوو زۆر سەخت نەبوو کە ئەوەی کە لە فەڵەستین هەبوو بەڵام بەڕاستی دەتوانین ببینین ئەوەی کە لە بینی میسر و رووسیا هەیە زۆر سەختتر بووە وەکەوەی کە لە نێوان ئیسرائیل و فەڵەستیندا هەبووە پرسیارەکە ئەوەیە لە چ بارودۆخێکدا ئەم شەڕ و ئاژا و ململانەیە بەردەوامە ئەگەر رووسیا یاخود سۆڤێتی جاران و پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا باشتر بێت باشترە بۆ هەموو جیهان بۆیە هیواخوازین بتوانین دۆخەکە بگۆڕین بەڵام من پێویستە ئەوەش بڵێم لە رووسیا خەڵکێکی زۆر بڕوایان نییە کە ئەمە بکرێت پەیوەندیەکانی نێوان رووسیا و ئەمریکا باشتر ببێت کەواتە وێ ڕەوشە جیهانی هەر خراپتر بە کە رووسا بە بەڕێز ڤەدیم مەکەرینکە چاودێری سیاسی لە مۆسکۆ سوپاس بەڕێز مەکەرینکە زۆر سپاس.